وەکوتی با لە چاپتەر 4 باسی سیمیکۆندەکتەرمان کرد ئەوڕۆژی کاکتەر محەممەدیارە دەستوە بدات ئەو چەند سلایدەکەمان بەخۆدا دووارە دەکەمەوە. گوتمان semiconductor چییە؟ Semiconductor is a material that has an electrical conductivity value falling between that of a metal like copper, gold and an insulator such as glass. واتە semiconductor مادەیە کە توانای گەیاندنەکەی لە نێوان مادەی گێنەر و نەگەینەردا. مەسەڵەن گێنەرش تەواوە نە نەگەینەرێکی تەواوە. گێنەر وەکو چی گوتمان؟ وەکو کەپەر یان گۆڵد یان مێتاڵ. نەگەینەرش وەکو گڵاس یان وود یان هەر مادەیەشکە کە توانای گەیاندنی سفر نەبێتن. صفاتێکی تری semiconductor ئەوەیە کە their resistance decreases as their temperature increases. واتە بەرگریەکەی کەم دەکات بە زیادکردنی پلەی گرتن. خۆی لە حاڵەتی احتیاجیدا نۆرمەڵی مادەکان ڕێزیستانسیان زیاد دەکات لەگەڵ زیادکردنی پلەی گەرمی، بەڵام هی semiconductor پێچەوانەیە ڕێزیستانسەکەی کەم دەکات بە زیادکردنی پلەی گەرمی. which is behavior opposite to that of a metal. واتە ئەو سیفاتەی کە با بڵێن ڕێزیستانسی زیاد کەم دەکات بە زیادکردنی پلەی گەرمی ڕێک پێچەوانەی مێتاڵە. لە مێتاڵ بە پێچەوانەیە گوتمان بەرگریەکەی زیاد دەکات بە زیادکردنی پلەی گەرمی. گوتمان دوو جۆر semiconductorمان هەیە. جۆرێکمان پێی دەڵێن intrinsic semiconductor و جۆری دووەم پێی دەڵێن extrinsic semiconductor. بزانین مەبەستمان چییە لە intrinsic و extrinsic. Intrinsic semiconductor ئەوەیە کە absolutely pure semiconductor without any impurities inside the crystal lattice are called intrinsic. واتە ئەگەر بێت و semiconductorەکە pure semiconductor واتە semiconductorێکی یان نیمچەگەنەرێکی پوخت بێت، هیچ impurity تێنەکراوە. impurity مەبەستمان تێکردنی خەڵتەیە. ئەگەر بێت هیچ خەڵتەیەش تێنەکراوە پێی دەڵێن intrinsic semiconductor. The fundamental characteristic of a pure semiconductor is the absolute equality of a number of free electrons and free holes at any temperature. چۆن دەزانین کە semiconductorێک intrinsica بە ژمارەی ئەلکترۆن و هۆڵەکان. ئەگەر بێت و ژمارەی ئەلکترۆن و هۆڵەکانی absolute equality بیواتە ڕێک وەکو یەکبن عەدەدەکانیان ژمارەی ئەلکترۆن و هۆڵەکانیان لە ناو semiconductorەکە وەکو یەک بێت پێی دەڵێن intrinsic semiconductor. لە هەر پلەیەکی گەرمی at any temperature. یعنی نەکەم پلەی گەرمی زیاد کەین عەدەدێکیان زیاد کە ئەوی تر کەم کەواتە لە هەر تمپریچەرێک ژمارەکان وەکو یەک بن ئەو کاتە پێی دەڵێن intrinsic semiconductor. These carriers are thermally or optically generated. Optically مەبەستمان absorption of a photon. واتە چۆن ئێمە ئەو کاریێرانە کاریر مەبەستمان ئەلکترۆن و هۆڵە چۆن بەدەستمان دەکەوین یان وتە بە گەرمی thermally یان وتە optically. optically مەبەستمان چییە؟ کاتێک کە فۆتۆنێک لە مادەی semiconductor دەدەی فۆتۆنەکەی absorb دەکات. absorption of photons لەو حاڵەتە ئەو فریکاریێرانەمان دەست دەکەوێت کە ئەلکترۆنە یان هۆڵە. یعنی کە مادەیەکی semiconductorمان هەبێ بێن گەرمی بکەین کە گەرممان کرد هەندێک لە ئەلکترۆنەکانی بۆندەکانیان تێک دەشکێت کۆڤەڵەنت بۆندەکان دەبنە فری ئەلکترۆن کە بوون بە فری ئەلکترۆن توانای گەیاندنیان پەیدا دەبێت. ئەوە فێرمەڵیەکەیە. هەندێکیان هەندێک جار ئێمە بەس بێت و تیشکی لێ بدەین تیشکی فۆتۆنی لێ بدەین وا لە ئەلکترۆنەکان دەکات هەندێک لە ئەلکترۆنەکانی ئەتۆمەکانی ناو semiconductorەکە کۆڤەڵەنت بۆندەکانیان تێک بشکێ ئەلکترۆنەکە بێتە فری کە ئەلکترۆنەکە بووە فری و کاتە توانای گەیاندنی پەیدا بێت کە توانای گەیاندنی لە گەیەنەرەوە بوو گەیەنەر ئەوە semiconductor لە حاڵەتە. ئێمە چۆن دەتوانین عەدەدی ئەلکترۆنیان هۆڵەکان قیاسکەین؟ The concentration واتە number per unit volume هەر semiconductorێک کە N of free electron and P for free holes are equal and called the intrinsic carrier density. ئەگەر بمانەوێت عەدەدی هۆڵەکان یان عەدەدی ئەلکترۆنەکان قیاسکەین لە semiconductorێک کە هێمای N-مان لە بۆ ئەلکترۆن دانایە و هێمای P-مان لە بۆ هۆڵ دانایە دەیان دەتوانین بەو قانونە قیاس بکەین. N یەکسانە بەچێت AT توانسێ لەسەر exponentially minus EG لەسەر 2KT. پارامترەکان چییە؟ یەکە کۆنستانتێکە علاقەی بە جۆری
سیمیکۆندەکتەرەکە هەیە یەکە تێمپریچەرە ئیجی ئینەرجی گاڤە کە یەکە بۆڵتسمان کۆنستانتە یەکەش تێمپریچەرە واتە ئەو پارامیتەرانە هەموو تاثیر لەوەی دەکەن کە عەدەدی ئەلکترۆنەکان یان عەدەدی هۆڵەکان چەند بێت لە مادە سیمیکۆندەکتەرەکە. طبعا ئەو کۆشنە تەفاسیلی زۆری تێداگەوە بچینە ناو بابەتەکە بە قوڵی بەڵام یشیمان نییە زۆر بچینە ناو تەفاسیل بەس بزانین پارامیتەرەکان چی ئەو فاکتەرانە چی کەوا دەکات عەدەدی ئەلکترۆن زیاد کە یان کەم بکە بەس پارامیتەرەکان گرنگە بەنسبەت ئێمە. Extrinsic semiconductor چیە؟ An extrinsic p-type and n-type semiconductor or doped semiconductor is obtained by introducing well-defined impurities. واتە ئەمە دەتوانین extrinsic semiconductor دروست بکەین کە extrinsic دوو جۆرە یانەوەتە n-type یانەوەتە p-type. ئەمان دەزانین کە دوو جۆر semiconductorمان هەیە نیە؟ ئەوانەی کە دۆپت کراون دۆپت واتە ئەوەی کە خەڵتەی تێکراوە بە تێکردنی خەڵتە یان بە دۆپینگ یان دەتوانین p-type دروستکەین یانەوەتە دەتوانین n-type دروستکەین n-type semiconductor. In an intrinsic semiconductor طبعا ئەمە دۆپینگەکە لەناو چ دەکەین خەڵتەکە لەناو intrinsic semiconductor دەکەین واتە ئەمە دەبێت intrinsic-مان هەبێ واتە pure semiconductor-مان هەبێ کە ژمارەی ئەلکترۆن هۆڵەکانی یەکسانە کە ئەومان هەبوو بە تێکردنی خەڵتە لە ناویدا دەتوانین بکەینە extrinsic semiconductor. جۆری خەڵتەکەش پێمان دەڵێت کە ئایا ئەو ئینترنسیکە دەبێتە p-type یان دەبێتە n-type semiconductor ئێستا باسی دەکەین. The aim of this process is to modify the electrical characteristic of the semiconductor and it is the most fundamental step in the creation of electron devices. واتە ئەو پرۆسەسە لۆ دەکەین ئەمە دۆپینگ لۆ دەکەین دەین ئێمە دەستکاری توانای گەیاندنی مادەکە دەکەین تو دیفای دەکەین واتە دەتوانین دەستکاری توانای گەیاندنەکەی بکەین کە ئەم ستێپە شێکێکە لە فەندەمێنتەڵ ستێپەکانی کە وا دەکەین ئەمە ئەو سیمیکۆندەکتەرە بەکار بینین لە بۆ دروستکردنی ئەلکترۆنیک دیڤایس وەکو دایۆد یان وەکو ترانزستەر یان وەکو ئینتێگرەت ئەو دیڤایسانە هەموو لە مادەی سیمیکۆندەکتەر دروست دەکرێن کە کاتێک دۆپینگ کرابن. بزانین ئێستا چۆن بتوانین n-type semiconductor دروستکەین. The n-type is created by introducing those impurities elements that have 5 valence electrons and pentavalent elements such as antimony, arsenic, and phosphorus into a pure germanium or silicon crystal as shown in figure. ئێمە چۆن دەتوانین n-type semiconductor دروستکەین؟ دەین ئینترنسیکێکمان هەیە سیمیکۆندەکتەرێکی ئینترنسیکمان هەیە واتە ئینترنسیکە دەکرێت جەرمانیۆم بێ یان سیلیکۆن بێ. گوتمان ئینترنسیک مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە کە ژمارە ئەلکترۆن هۆڵەکانی یەکسانە. بە تێکردنی خەڵتەک دەبێت زۆری خەڵتەکە دیارە بکەین. چ زۆرە خەڵتەک؟ ئەو خەڵتانەی یان ئەو ئیمپیوریتانەی کە 5 ڤالنس ئەلکترۆنیان هەیە لە بەرجی دەرەوە. یان ئەگەر بێتەوە من بێم ئۆربیتال ئەلکترۆنەکانی لە بۆ بکێشم عەدەدی ئەلکترۆنەکان دابەش بکەم بەسەر ئۆربیتالەکان لە بەرجی دێرەوەی دەبێت 5 ئەلکترۆنی هەبێت. ئەوانە پێیان دەڵێن pentavalent elements. دەزانن کو دیاری دەکرێت ئەلکترۆنەکانی بەرج دەرەوە ئەتۆمێکمان هەیە ئەوە چییە؟ پرۆتۆن و نیوترۆن نییە لە دەورەی چی هەیە؟ ئەلکترۆنمان هەیە نییە؟ چۆن عەدەدی ئەلکترۆنەکان دابەش دەکەین بەسەر ئەو خولگانە چێ دەزانین؟ هیچ ڕوڵێک یان فۆرمولایەک دەزانم کە دوو n-توانی بەو قانونە عەدەدی ئەلکترۆنەکان دابەش دەکەین با بڵێن ئەتۆمێکمان هەیە لۆ نمونە چەند بێ ئەگەر ئەوە دوو بێ 5 بوینێتەوە لە بۆ ئەلکترۆنە دەکا 7 هەبێ وانە 7 1 2 2 3 4 5 5 ماوە ئەگەر بێت و ئەلکترۆنەکانمان ئێمان چەند بێت 7 ئەلکترۆن بێت 5 ماوە ئەگەر 5 مان هەموو لە بەرجی دەرەوە ئەو پێی دەڵێن پێنتاڤالێت. ئێستا ئەوانە هەمویان ئەنتیمۆنی یان ئارسنێک یان فۆسفۆر هەمویان ئەگەر بێت و ژمارە ئەلکترۆنەکانی وەربگرین دابەشکەن بەسەر خولگەکان لە بەرجی دەرەوە 5 ئەلکترۆن دەمینێن. بەو جۆرە خەڵتانە یان ئیمپیوریتیانە ئێمە دەتوانین تێبکەینە ناو
intrinsic semiconductor یا pure semiconductor او کاتا n type مال بود دروز بید چون تماشا کن. Note that the four covalent bonds are still present. There is, however, an additional fifth electron due to the impurity atom, which is unassociated with any particular covalent bond. تماشا. ليرة بيسكا ما تسيا بيسكا ما بس ما intrinsic semiconductor كده. همو السيليكون بسلاوني SI همو SI. طبعا السيليكون بخوي سن الكتروني اللي برجدره سوار الكتروني. تماشا يبدوسيت سوار. اتوما كان صون خويا رك دخل هذا الالكترون نقلوه لبرجدره ولا قال الكترون كيتر كوفالنت بوند دروز دكا. باشا بوند دروز دكا بمشي واتا همو الكترون كان بس الكترون كان ده بسرين وكاتك intrinsic دي. اگر بيتو من impurity تيب كم ليرة ما تكرديا SB ما تكرد انتيموني ما تكرديا. انتيموني وما تسان الكتروني هي لبرجدره انتيموني بينز لو بينزا هل يكيد لو الكترون معنا لقال الكترون سيليكون كان كوفالنت بوند دروز كان تماشي اول لقال الكترون ديمينيتو ببي بوند يعني هر اتوميكي ارسنيك كتيده كنماوي الكترونيك بنبستراويه ببي بوند ديمينيتو لنا بيسكا او الكترونا دبيتا فري لنا سيستمكا دبيتا فري الكترون هيز الكترون ايش ترميه كتو تاخذ بوندي لقال دروسكا او دبيتا فري الكترون يعني ليرا كواتا لو ماديه تسمى له زياده هو الالكترون هو يكسامو والله مادكم تيكل لهر اتومك الكترونكم له دروسكا فري الكترون زياده دبيتا سي دبيتا ان تايب سيميكوندكتور لقيتوا لو زور ان تايب دروسكا يعني there is however an additional fifth electron يعني وقتها بينزم electron due to the impurity atom لا impurity atom كان which is unassociated with any particular covalent bond يعني نبس كاتو بهيت covalent bonding. This remaining electron loosely bound to its parent antimony atom is relatively free to move within the newly formed n-type material. أو إلكترونات دبيتا فري إلكترون دبيتا إلكترونيك نفس رايتو بانتيمونيكا ودبيتا إلكترونيك شيء سبب لنا أو فورمولي كدروز بو بيدرات إن تايب ماتيريال. واضحة؟ P type sonders the clear P type semiconductor. The P type material is formed by doping a pure germanium or silicon crystal with an impurity atoms having 3 valence electrons. واتا اوزارا همان بيس معناه هر جرمانيوم سيليكون معناه بيسكا كان انترنسيك سيميكوندكتور كا بلام زوري بيريتكي كتي دكن زياده زوري اوبتي كتي دكن زياده دبتسن الكترونيه بيلا برجيرو 3 فالنس الكترون شلسه الكترونيه طبعا فالنس الكترون ما بس مانتيا الكترون كان يخلقي دلو بيان فالنس الكترون باشا مظبوط الكترون كان يخلقي دلو الكترون كان بيان فالنس الكترون ليرة دبين بيوريتيكا سي فالنس الكترونيه يعني وكوينيه بينزي دوان رشتوا دبين دو سي لو زورا وهذا الثاني في تايب دوز كده بتركينا ناو بيسي سيميكوندكتور. The elements most frequently used for this purpose are boron, gallium, and indium. I'm basically impurity can see that بكار دلوا P type دوز كدني P type. تتواني بورون بكار بينين، تتواني gallium بكار بينين يا indium بكار بينين. أصلاً أنا هر سيشان سي valence electronian هي ده خلقي دلوا أتوم كانيان. The effect of one of these elements, boron, on a base of silicon is indicated in figure. تماش عليه رسم ما بشان ده. بورون ما بشان ده كا تمان بورون مكو خلطة يعني مكو impurity تمان كتنا وبيسي سيليكون نسان بيسي كمان سيليكونا تمان كتنا سيليكون قلت ما سيليكون سوار إلكتروني هي لبرج درو واتا دبي سوار كوفالنت بوند معناه بيلبو أو أي كإلكترون كان قبيته همي بسرته بلا ما قلت مشان كين بورون كا سي إلكتروني هي وايا يك إلكترونانا دبي بوند دروس كله قالوا بلا شونه كي بتاعه إلكتروني لينية أو شونه دبيته هول void دبيته هول يعني قلبيته من أول إلكترون هان بدم
تhermally یان optically هانی بدم دەکرێت ئەلکترۆنەکە لێ بێتەوە لێرە بچێت لەگەڵ بۆرۆنەکە بۆن دروستکە بەڵام شوێنی خۆی بەتاڵ دەبێنێت دەبێتە هۆڵ یعنی لێرە لەومان بە دیار دەکەوی هەر ئەتۆمێکی ئیندیڤیدوەڵ ئەتۆمی بۆڕۆنێک لێرە ناو بیسەکە هۆڵێکمان لە بۆ دروست دەکات هۆڵێک دروست دەکات کە هۆڵ دروست بوو جۆری سیمیکۆنداکتەرەکە پێی دەڵێن چی؟ پی تایپ سیمیکۆنداکتەر واضحە ئێستا؟ طبعا ئێستا من تێگەیشتم کە ئێن تایپ چییە و پی تایپ چییە و چۆن دروست دەکرێت ئێستا بزانین حرەکەی ئەلکترۆن و هۆڵەکان چۆنە حرەکەیان چۆنە لێگەڵێکتر ئەلکترۆن versus هۆڵ فلۆ واتە ڕۆیشتنی یان فلۆ واتە ڕۆیشتنی ئەلکترۆن و هۆڵەکان بێت لێگەڵێکتر The effect of the hole on a conduction is shown in figure. تماشای تأثيري هو كان لجياندن درسنا روما كليتو دلتس. If a valence electron acquires sufficient kinetic energy, وتا أجر بيتو valence electron كان يدخل دي دروا تعقيب بيويس ور بقرن لو يكون ده كان ينتج مشكلة. طبعا زانا. أما valence electron معناها لقل free electron. valence electron هو electrone كلا خلقي دروا بس لا يتوجهن باتو مكان. هشتان اللي خلقي بس رايتو بيه كي طبعا بس رايتو بطاقير بس رايتو ببوندر بس رايتو بأتوماتا اگر بيتو او بوندر تيك بشكي الكترونك دبيتها فري الكترون زارا ها فالنس الكترون دبيتها فري الكترون كي كاتك طاقي بيستي وردي لو تشكاندني بوندر كي يعني دلت اگر بيتو فالنس الكترون كان طاقي بيست ور بقرن اكوار sufficient kinetic energy to break its covalent bond. لو باي covalent bond دكي تيك بشكلني. It fills the void created by a hole. وتشي أبصير بتصير أو void يعني أو بوشاية كدروز بوا لا فورما نويكي يعني بعضهم بي تايب كي كدروز بوا. Then a vacancy or hole will be created in the covalent bond that releases the electron. طبعا انت مشاكل معنا او بورونك هيك بشان عندك ليه كان دبيتا فويد كان فاكانسي بوشايه كاتيك او الكترونات تعقيب بيستي ورقر تواني او بونديتيك باش كاين كوسترايت او سيليكونكا شو دتي تسيتا شويه هولكا ليرتسكا هوليك بزيد شويه خوي الكتروناش كلي كنا طاقه وردغري بوندكي تيك داش كدتستا او هوليكا ليره دروز بوا باشا الكترونش كده تشويني ولا تشويني بمشي ويا هو كان تو الكترونك تون دروا الكترونك بو اراسي دروا بلام هو كان تون دروا هو كان ليره بو هاتي ليره دواي هاتي دواي دسيت يعني اراسي الكترون فلوك تون بو اراسي بلام هول فلو باراسي بيتواني وات دائما الكترون هو بيتواني يكتبوا هول باراسي تزود دروا الكترون اما ديزاين دائما باراسي بيتواني اراسي تزود دروا There is therefore a transfer of holes to the left and electrons to the right. كما شاكن هولكان برو left درون والكترونكان برو right درون. as shown in figure ليرة بشان هذا. بس فرق بين هول وفويد هذه يكشنيها؟ يكشتا. أي ليه مثل فويد بين فويد يعني بوشاي، هول يعني بوشاي. فرقنا. والله بشو علمية كي هر هول ناي هاتيه. يعني أجر بتيجي باسي هول بكي بهول ناي بيجي. والله مدير كأنا بفويد ناي برديه والله بزوري لريفرنس كان بس بهول ناي بيجي. ها بفاكانسيش ناي هاتيه. هسه بزاين ما بس ما له majority و minority carriers داري ما بزاين carrier ما بس ما بصير carriers ما بس ما الكترون هول كانه الكترون هول بيكو بي ده carrier باشا carrier لا زوري شيء سيميكوندكتور الكترون majority هول minority
ولا زۆرەکەی تر ئەو زارە هۆڵ دەبێتە ماجۆریتی ئەلکترۆن دەبێتە ماینۆریتی ماجۆریتی واتە زۆرینە ماینۆریتی یعنی کەمینە In an n-type material, the electron is called the majority carrier. The n-type, أنا أقول لك n-type واتە ئەلکترۆنی زۆرمەنیە کاتە ئەلکترۆنەکە majority carrier وهۆڵەکە دەبێتە minority carrier. بەڵام لە p-type پێچوانێ p-type material, the whole is the majority carrier and electron is the minority carrier. تەماشا ڕسم کەین بێکوانە ئەوە n-typeەکە ئەو خەتانی کە بەتەنی خەتەکە و ماینەسەکەی ئەوە ئەلکترۆنەکانە باشە پۆزتیڤ هۆڵەکەی ئەگەری پۆزتیڤی بەتەنیا پۆدنەک ناوبازنەکە سا پێتان دەڵێم ناوبازنەکە چییە ئەوانە ماینۆریتیکانن واتە هۆڵەکان ماینۆریتی کارێر ئەوانە ئەلکترۆنەکان ماجۆریتی کارێرەکانن پڵەسی ناوبازنەکان چییە ئەوانە دۆنەر ئایۆنس دۆنەر ئایۆنن پێیان دەڵێن ئایۆن یعنی چێ ئەو ئەتۆمەی کە ئەلکترۆنی بەخشیە دایمەن لە n-type چ دەبەخشی ئەلکترۆن دەبەخشێ ئەلکترۆنی زۆرە طبعا هەر ئەتۆمێک ئەلکترۆن ببەخشی خۆی دەبێتە چی ئەتۆمەکە دەبێت ئایۆنی پۆزیتیڤ نییە کەواتە ئەوانە دۆنەر ئایۆنن ئەو ئایۆنانە کە ئەلکترۆنیان بەخشیە دۆنەر واتە بەخشە باشە ئەوانەش تۆ حساب کە هەر ئەلکترۆنەکان بەڵام ئەلکترۆنەکەی بەخشیە ئەوەی کە تەماشا بکەین عەدەدی ئەلکترۆنەکان چەند زۆرە زۆر زۆرە نییە هۆڵەکان بە دەگمەن هۆڵی تێدا ئەوانە کە ماینۆریتی کارێرەکان لێرە تەماشا بکەین پڵەسمان زۆرە پڵەسەکان زۆرە کە ماجۆریتی کارێرن ئەوە p-type سیمیکۆندەکتەرە ئەلکترۆنەکانمان عەدەدیان زۆر کەمە کە ماینۆریتی کارێرن لێرە ئەو ماینەسانێک کە لەناو بازنەینە ئەوانە پێیان دەڵێن ئەکسێپتەر ئایۆنس ئەو ئەتۆمانەیە کە هۆڵیان هەبووە بەڵام ئەلکترۆنیان وەرگرتیە کە ئەلکترۆنیان وەرگرت دەبنێ چێ دەبنێ ئایۆنی سالب یعنی ئەوەش خۆی لە ئەسڵدا هۆڵ بوو ئەوانەش هەر حسابی هۆڵی لێ بۆ دەکرێت بەڵام ئەلکترۆنی وەرگرتێ بوویتە ئایۆنی سالب تەماشای چەند ئەلکترۆنمانەیە باڵێ عەدەدیشی زۆر کەم دوو دانەمانەیە لێرە لێ پێی دەڵێن ماینۆریتی کاریە محاضرە ڕابردوو باسی ئینەرژی لیڤڵم کرد کە چۆن تاثیر لە توانای گەیاندنی مادەکان دەکات چۆن لە ڕێی ئینەرژی لیڤڵۆ بزانم ئایا ئەو مادەیە گەیەنەرە یان نەگەیەنەرە یان کۆندەکتەر یان سیمیکۆندەکتەر. In the isolated atomic structure, there are discrete individual energy levels associated with each orbiting electron as shown in figure. طبعا اگر من بیتو اتمی چی دیار کراوه یا isolated atomic ور بگیرم تماشا دکم الکترون کان لخولگی تایبت دنیا هر الکترون لخولگی چی تایبته و اتا لانرژی استیت یا انرژی لیول چی تایبته لنوال انرژی لیول کان هیچ الکترونیک معنی نیست وایا يعني أوي كتاب اسمه في نبزاني أو خلقي إلكترونيكان إلكترونيان ليريان لخلقي دواتنا قد جت عندي هو إلكترونيك بين النوان أو ليفلانا نية أو في دلن إنرجي جاب النوان دو ليفل إنرجي جاب ما ماشى Each material will in fact have its own set of permissible energy levels for the electron in its atomic structure. هر elementek energy level تایبەت بخۆی هەیە بە پێی ژمارە ئیلکترۆنەکان و بە پێی خەسایسی تایبەتی خۆی. هەرچەندە ئەمە لە نیوکلەس نزیک بینەوە ئەوە ئەلکترۆنەکان باشتر دەبەسترنەوە بە ئەتۆمەکان. وانە وهرچند دور کەوینەوە بڵێن third level یان second level یان valence level ئەو لیڤڵەیە کە outer shell outermost shell واتە بە خولگەی دەرەوەی ئەتۆمەکە خولگەی دەرەوە ئەو ئەلکترۆنانە کە کەمترین تاقیان پێویستە لەبەرەوەی کە ئەلکترۆنەکان بتوانن لێ بکرێنەوە دائما لە هەر ئەتۆمێک کە بتەوێت فری ئەلکترۆن دروستکەی تەنها دەتوانێت ئەلکترۆنەکانی خولگەی valence الکترۆنەکان دەتوانین بە فری ئەلکترۆنەکانی تر ناتوانین.
the more distant the electron from the nucleus the higher energy state واتە هەرچەند ئەمە لە نیوکلیۆس دوور کەوینەوە energy state-ەکەی بەرزتر دەبێت and any electron that has left its parent atom has a higher energy state than any electron in the atomic structure و ئەو ئەلکترۆنێک کە دەتوانێت پارێنتەکەی بەجێ بێڵێت یان دەتوانێت لێ ببێتەوە ئەو ئەلکترۆنەیە کە energy state-ەکەی لە هەمویان بەرزترە واتە بڵێن لە خولگەی دەرەوە. Between the discrete energy levels are gaps in which no electrons in the isolated atomic structure can appear. لەنێوان energy level-ەکان گوتمان کە گاپێک هەیە ناتوانین ئێمە قەت ئەلکترۆن ببینین لەو لەنێوان ئەو گاپە لەناو گاپەکە باڵێ. تەماشای ئینەرجی گاپەکان چۆنە بەپێی جۆری بەپێی توانای گەیاندنی کارەبایی ئیلمنتەکان یان مادەکە کۆندەکتەرمان هەیە سیمی کۆندەکتەر لەگەڵ ئینسولیتەر. تاوان ئەگەر تەماشای ئینسولیتەر بکەم ڤالنس باند لەگەڵ کۆندەکشن باند. گوتمان کۆندەکشن باند چییە؟ کاتێک کە ئەلکترۆن لە ئاتۆمەکە لێ کرایەوە بووە فری ئەلکترۆن کەواتە ئەو ئەلکترۆن چۆ کۆندەکشن باند. باشە؟ هەر ئەلکترۆن بتوانێت لە ئاتۆمەکە لێ بێتەوە ئەوە دەچێتە کۆندەکشن باند. کاتێک کە بە ئاتۆمەکە بەسرایە ئەوە لە ڤالنس باندە. واضحە؟ ئەو تاقەیە کە پێویستە لە بۆ لێکردنەوەی ئەلکترۆنەکەوەتە مینیمەم ئینەرجی کە پێویستە لە بۆ لێکردنەوەی یان بڵێن تێکشکاندنی بۆندی ئەلکترۆنەکە یەکسانە بە ئینەرجی گاپی ئەو ئیلیمنتە. یعنی ئەلکترۆن لێرە لە ڤالنس باند بچێتە کۆندەکشن باند ئەو تواناگەاندنی پەیدا دەبێت. لە بۆ ئینسولیتەر گاپەکە ئەوەندە زۆرە کە زیاترە لە 5 ئەلکترۆن ڤۆلت کە ناتوانین ئەمە ئەو تاقەیە بدەین هیچ ئەتۆمێک یان هیچ ئیلیمنتێکی ئینسولیتەر ناتوانین ئەلکترۆنەکانی لە ڤالنس لیڤڵ یان لە ڤالنس باند لێ بکەین و بیکەین بە فری ئەلکترۆن. ناتوانین تاقەی پێ بدەین. لێیە قەت ئەلکترۆن لێرە ناچێتە کۆندەکشن باند. تەماشای کۆندەکشن باند هیچ ئەلکترۆنی لێ نییە. فری ئۆف ئەلکترۆن هیچی لێ نییە. کەواتە ئەوە دەبێتە ئینسولیتەر. لۆ چکە کۆندەکشن ئەلکترۆنم نییە. فری ئەلکترۆنم نییە. لە سیمی کۆندەکتەر وانییە. لە سیمی کۆندەکتەر گاپەکە کەمترە. احتیمالی هەیە ینی پۆسیبلیتی هەیە لە بۆ ئەوەی کە من بتوانم ئەو ئەلکترۆنە لە ڤالنس لیڤڵ بیبەمە کۆندەکشن لیڤڵ. یان تاقەی پێویست هەیە لە بۆ لێکردنەوەی یان لە بۆ تێکشکاندنی کۆڤەلەنت بۆندی ڤالنس ئەلکترۆنەکە. واتە دەتوانم ئەلکترۆن لە ڤالنس باند ببەمە کۆندەکشن باند. لێرە ئەلکترۆنم هەیە. ئەو ئەلکترۆنەکە دەچێتە ئێرە ئەو ئیلیمنتە دەبێتە گێنەر. وازحە؟ واتە هەتا لێرێ نەگێنەرە. بەڵام کە هانمدا چۆن هانی دەدەم چێ ببیری مەستە ڕاستەکەی بەسەم تەریقە دەتوانم ئەلکترۆن هان بدەم بچێتە کۆندەکشن باند تێرمەڵی و ئۆپتیکەڵی. وانییە؟ واتە بە تێرمەڵی یان ئۆپتیکەڵی بتوانم هانی بدەم بیبەمە کۆندەکشن باند ئەوە دەبێتە گێنەر. واتە ئەوە نیمچە گێنەرە. هەندێک جار گێنەر هەندێک جار نەگێنەرە. لێ پێ دەڵێن نیمچە گێنەر. لە کۆندەکتەر چۆنە؟ لە کۆندەکتەر ڤالنس باند و کۆندەکشن باند ئۆڤەرلاب بووینە. ئۆڤەرلاب واتە بەسەر یەکدا چووینە. یعنی چ؟ یعنی ئەو مادەیە یان ئەو ئیلیمنتە خۆی ئۆڕێدی فری ئەلکترۆنی هەیە. فری هەیە. ئەم پێویست ناکەم من بێم هانی بدەم هەتا فری ئەلکترۆن دروستکەم. خۆی فری ئەلکترۆنی هەیە. لێیە هەڕاستەوخۆ توانای گەیاندنی هەیە مادەیە پێی دەڵێت کۆندەکتەر کە ئینەرجی گاپەکەی زیرۆیە. واتە هیچ ینی چۆن بڵێ جیاوازیم نییە لە نێوان کۆندەکشن باند و ڤالنس باند. هەردووکیان لەسەر یەکن. واتە ئینەرجی گاپەکەی زیرۆیە. وازحە ئێستا؟ یعنی ئێمە بەوەی ئینەرجی گاپەوە دەتوانین جۆری مادەکە دیارە بکەین بزانین ئایا گێنەرە نەگێنەرە یان نیمچە گێنەرە. گێنەر ڤالنس باند و کۆندەکشن باندی ئۆڤەرلاب بووە. نیمچە گێنەر کۆندەکشن باند و ڤالنس باندەکەی بە جۆرێکە کە ئەلکترۆنەکان دەتوانن ئەو تاقەیە وەربگرن لە ڤالنس باند بچنە کۆندەکشن باند. بەڵام لە ئینسولیتەر لەبەرەوەی ئینەرجی گاپەکەی ئەوەندە زۆرە ئەلکترۆنەکان ناتوانن ئەو تاقەیە وەربگرن لە ڤالنس باند بچنە کۆندەکشن باند. ئێمە دەتوانین دەستکاری ئەو ئینەرجی گاپە بکەین. واتە دەتوانین کەمی بکەینەوە لە سیمی کۆندەکتەر.
چون بەتێکردنی خەڵتە. The effect of the doping process on the relative conductivity can best be described through the use of energy band diagram. Shown in figure, note that the discrete energy levels called the donor level appears in the forbidden band. بزانێ کاتێک کە خەڵتە تێدەکەینە ناو ئینترنسیک سیمیکۆندەکتەر لیڤڵش کەمان لە بۆ دروست دەبی لە ناو ئینەرجی گاپەکە لە ناو ئینەرجی گاپەکە کە پێی دەڵێن کە پێی دەڵێن دۆنەر لیڤڵ دۆنەر لیڤڵ ئەو دۆنەر لیڤڵە چییە؟ ئەوەیە تەماشاکە ئەوە دۆنەر لیڤڵەکەیە خۆی پێشتر ئینەرجی گاپەکە ئەلێرە بوو باڵێن پرۆدەکشن باندەکە ئەلێرە بوو بەڵام کاتێک کە دۆپینگمان تێکرد کۆندەکشن باندەکە دادەبەزواتە بە تێکردنی دۆپینگ یان ئەمپیوریتی لە ناو ئینترنسیک سیمیکۆندەکتەر بە تاقەیەکی کەمتر دەتوانم ئەمە فری ئەلکترۆن دروست بکەم و نەگەیەنەرەکە بکەم بە گەیەنەر وازحە؟ یعنی گاپەکە کەمتر دەبێتەوە زانە ئینەرجی گاپ ئەس بیفۆر چەندە لێرە هەتا ئێرەیە بەڵام ئێستا بوو بە چەند دۆنەر ئینەرجی لیڤڵەکە بوو بە ئەوەندە واضحة؟ And energy gap significantly less than that of the intrinsic material. واتە کاتێک intrinsic material impurity تێدەکرێت energy gapەکەی بچووکتر بێتەوە کەمتر بێتەوە وەک لە intrinsic-ەکە. یعنی intrinsic بە تاقەتی زیاتر توانای گەیاندنی پەیدا دەبێت لەوەی بڵێن n-type یان p-type. n-type و p-type ئاسانتر بە تاقەتی کەمتر یان بە تێرمەڵ یان ئۆپتیکەڵ ئینەرژی کەمتر دەتوانین ئەمە بکەین بە گەیەنەر. دایرە معلوماتێکی عام بوو زۆر بە خێرایی باسی سیمیکۆندەکتەرمان کرد. ضرور نییە ئەمە ئەو معلوماتانە لێرە باسمان کرد بەڵام لێ باسمان کرد هەتا ئەمە لە پرینسیپڵی دایۆد تێبگەین کە چۆن ئیش دەکات. ئیشەکەی ئێمە ئیشمان زیاتر لەگەڵ دایۆدە چۆن دایۆد ئیش دەکات و لە چی پێک دێت. لەوە ئێمە لە دایۆد تێبگەین دەبێت بیسیکێکی سادە بزانین لەسەر مادەی یان لەسەر سیمیکۆندەکتەر. ئەوەی کە باسم کردەوە بیسیکە بوو کە پێویستمانە لەبۆ تێگەیشتنی دایۆد. باشە؟ ئێستا دێین باسی دایۆد دەکەین. سیمیکۆندەکتەر دایۆد. We are realizing a p-n junction diode by bringing together two regions. One region is n-type doped and the other region is p-type doped. Both regions were electrically neutral. ئێمە چۆن دایۆد دروست دەکەین؟ دەبێت دوو جۆر مادەی سیمیکۆندەکتەرمان هەیە. n-type و لەگەڵ p-type. n-type سیمیکۆندەکتەر لەگەڵ p-type سیمیکۆندەکتەر کاتێک بەیەکەوەیان دەرکێنی دایۆد دروست دەبێت. وتمان دایۆد چۆن دروست دەکرێت؟ دایۆد بە دروست دەکرێت لە دوو مادەی سیمیکۆندەکتەر. یەکێکیان n-type ئەوەی تریان p-type. As the p-n junction is formed, holes from p region diffuse across the junction and recombine with the electrons in the n region. واتە کاتێک کە ئەمە دوو مادەی سیمیکۆندەکتەری n-type و p-type بەیەکەوە دەرکێنین ڕجینێک دروست دەبێت لە نێوانیان پێی دەڵێن depletion region. Depletion region. کە depletion region دروست بوو هۆڵەکان لە p-type یان لە p region بەسەر ئەو جەنکشنە دیفیوزە بڵاو دەبنەوە چ دەکەن؟ ریکۆمبینێشن دەکەن لەگەڵ ئەلکترۆنەکانی n region. خۆی چمان هەیە n-type لەگەڵ p-type. p-type هۆڵ ماجۆریتیە n-type ئەلکترۆن ماجۆریتیەوە نییە. هۆڵەکان لە p-type لەگەڵ ئەو هۆڵانەی کە نزیکن جەنکشنەکە. لێرە ئەوە n-type ئەوە p-type. لێرە هۆڵ مانسۆرە لێرە ئەلکترۆن مانسۆرە. ئەو هۆڵانەی کە لێرەنا بەسەر جەنکشنەکە پاس دەدەن لەگەڵ ئەتۆمەکانی نزیک لە جەنکشنەکە ریکۆمبینێشن دەکەن. ریکۆمبینێشن یانی چێ؟ دووبارە یەک دەبینەوە. ئەتۆم ئایۆن دروست دەکەن. چ زۆر ئایۆنێک دروست دەکەن؟ ئایۆنی پۆزیتیڤ. و ئەلکترۆنەکانی نزیک جەنکشنەکە لە n-type بەسەر جەنکشنەکە پاس دەدەن دێن لەگەڵ ئەتۆمەکانی نزیک جەنکشن لە p-type یەک دەگرن ئایۆنی سالب دروست دەکەن. ئایۆنی سالب لێرە دروست دەکەن. ئێستا
گوتمان لە هەوڵەکان لە پیرۆجین دیفیوز دەکەن لەسەر جەنکشنەکە ڕیکۆمبینێشن دەکەن لەگەڵ ئەلکترۆنەکانی ئێڕژن near the junction resulting in the formation of positive ion دروست دەکەن in the n region near the junction بە هەمان شێوە ئەلکترۆنەکان لە ئێنتایت دیفیوز دەکەن یان بڵاو دەبنەوە بەسەر جەنکشنەکە دەچنە پی تایپ و لەگەڵ هۆڵەکان یەک دەگرن و لە نزیک جەنکشنەکە لە پی تایپ چ دەکەن ئایۆنی نێگەتیڤ دروست دەکەن نێگەتیڤ ئایۆن دروست دەکەن طبعاً چۆن دروست دەبێت ئەوە پێش ئەوەیەکیانە هیچ تاقەیەکم پێدا بێت طبعاً من هەر مادەیەک بینم هەر سیمیکۆندەکتەرێک بینم بە یەکەیان بلکردنەوە خۆی ڕوم تێمپریچەرمان هەیە یان با بڵێن ئینڤایرۆمێنتاڵ تێمپریچەرمان هەیە بەو دەرەجە حرارەی کە هەیە لە دەوروبەر ئەو ڕیکۆمبینێشنە ڕوو دەدا ئەو دیفیوژنە ڕوو دەدا بەڵام زۆری و کەمی یان با بڵێن ئەستوری ڕژینەکە احتیمال دەکاتە سەر چێ تێمپریچەری دەوروبەر ئەگەر پلەگەرمیەکە زۆر بێت ڕیکۆمبینێشن زیاتر دەبێت یا بڵێن دیفیوژنەکە زیاتر دەبێت ڕژینەکە گەورەتر دەبێت هەرچەندە تێمپریچەر کەمتر بێت ئەلکترۆنەکان یا ئەلکترۆن و هۆڵەکان کەمتر هەان دەدرێن لە ئەوەیەک دیفیوز بکەن بەسەر جەنکشنەکە ڕژینەکەمان بچووکتر دەبێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێک ئیلا لە سەفری کلڤن نەبێت کە ئەلکترۆن و هۆڵەکان ڕادەوەستن لە هەر دەرەجە حرارەیشتر هەندێک لە ئەلکترۆنەکان توانای نەیە کە ئەوەندە حرەکە بکەن بۆ تاقەیە کە هەیتیان یان با بڵێن بۆ تێمپریچەرێک کە هەیتیان لەوەی ڕیکۆمبینێشن بکەن و ئایۆنی پۆزیتیڤ و ئایۆنی نێگەتیڤ دروست بکەن لە نزیک جەنکشنەکە واتە ئەو ڕژینە دروست بکەن ئەستوری ئەو ڕژینەکە دروست دەبێت لە نێوان پی تایپ و وی تایپ پێی دەڵێن دیپلیشن ڕژین دیپلیشن ڕژین نازانم بە کوردی چمان پێ دەگوت کاتیخۆ لە پۆلی شەش خوێندووتانە نییە شتێکی وا بۆ ڕستمان واتە ئەرە بەس بێ ئەوڕۆ